باز لە دراوە ئەلکترۆنیەکان و کاریگەری دراوە ئەلکترۆنیەکانەکەین لەسەر ئابووری تاگ و ئابووری خێزان و پاشان ئابووری وڵاتیش. ئەمە تا چەند کاریگەری لەسەرمان کردو و ئێمە وەکو تاکی کورد تا چەند پێویستە کار بکەین لە ناو بازار ئەلکترۆنیەکانەوە پێویستمان بە چییە کە پێشەوەی بچینە ناو مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکانەوە. دراوە ئەلکترۆنیەکان لە ساڵی 2009 باگەر بتکۆین بە نمونە باس بکەین وەک یەکەم دراوی ئەلکترۆنی ناوی لێنرا دراوی ئەلکترۆنی 1 بتکۆین کە بە 0 سنت بوو لە ساڵی 2009 لە ساڵی 2013 بەرز بۆ 8 سنت. بەڵام لەم چەند ڕۆژەی ڕابردووە بە تایبەت دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا وەک دەست بەکار بووەوە و لەوەیە کە حکوومەتەکەی پێک بێنێت دراوی ئەلکترۆنی بە تایبەت بتکۆین 1 بتکۆین بۆتە ئەمڕۆ نزیک بۆتەوە لە 105,000 دلار واتە لە 0 سنتەوە بۆ 105,000 دلار. گۆڕانکاریکی خێرایە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز کۆسرەت عەبدولکەریم شارەزای بازاڕە داراییەکان. کاک کۆسرەت سڵاو لێ بەخێر. زۆر سپاس لانەخان کاگڕاوند سڵاو لە بینەرانی کورسات و خۆشحاڵم کە ئامادەم لەگەڵێەوە. ئێمەش زۆر خۆشحاڵین. با سەرەتا بۆ دەست پێ بکەین دراوە ئەلکترۆنیەکان چییە و تا چەند مەترسیدارە مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکانەوە؟ زۆر باشە. لە ڕاستیە دراوە ئەلکترۆنیەکان بۆی لی تێبووین ئێمە سەرەتا بێ بگەڕێنەوە بۆ وشەی کریپتۆ. کریپتۆ چییە؟ ئێمە لە وشەی کۆنی یۆنانیە کاتێک وشەی کریپت وەکو بە کۆتکردن بەکار هاتووە. کاتێک لە نێوان دوو وڵات بۆ نمونە جەنگ بووە لایەنە هاوبەشەکان لە نێوانیە کە کاتێک نامەیان ئاڵوگۆڕ کردووە بە شێوازێک ئاڵوگۆڕان کردووە پیان و تۆ کریپتۆ واتە بە کۆتکردن. ئەو کاتێک دوو لایەنی هاوبەش نامەیان ئاڵوگۆڕ کردو لایەنی سێهەم ئەگەر نامەکەش بکەشتایەتە دەستی ئەتوانی لێ تێبگات. لەبەرچی لەبەرەوەی بە کۆت کراوە. ئێمە کەواتە توانی بڵین دراوە بە کۆت کراوەکان. بابەتەکەش لە شۆوە دێت دواتر بە پێی تێپەڕینی کات هاتە نێو بازاڕە داراییەکانەوە و ئێستا کاتێک تۆ بیتکۆینێک لەگەڵ کەسێکی کەیە ئاڵوگۆڕەکەی لایەنی سێهەمی لێ بەدەرەوە واتە بانکی لێ بەدەرە کەواتە هەموو دراوە ئەلکترۆنیەکان لەسەر بابەتێک ئەچۆڕێتەوە ئەویش بابەتی لامەرکەزیەتە. ئەمە لەوانەیە لە سەرمایە زۆر باش دێ نەگەین بەڵام ئێمە هەمووان سۆشیال میدیا بەکارێنن. لە نێو سۆشیال میدیاە گرفتێک هەیە تۆ ئەو داتایانەی کە ئەینێری بۆ هاوڕێیەکەت هەمووی خەزنەکرێت لە شوێنێک هەڵ ئەگیرێت. تۆ معڕەزی بۆ دووشت یەکیان هاکردن دەست بەسەر زانیاریەکانت بگیرێ دووهەمیان خودی کۆمپانیاکە بەرامبەر تۆ بەکاری بهێنێتەوە. کەواتە هەمووان وێنەیەک بۆ هاوڕێیەکە دەنێریت ئەگەر هەموو وێنەی تۆ لە داهاتوە دژ بەکار بێتەوە. بەڵام ئێمە کۆمپانیا هەیە لە نێو دراوە ئەلکترۆنیەکان ئەم بابەتە ئەکا بەلا مەرکەزی واتە داتای تۆ بە هیچ جۆرەك لای خۆی هەڵ ناگرێت و ئەگەر لایەنێکی سێهەم بتوانێت هاکیشی بکات ناتوانێت وێنەکەی تۆ بکاتەوە ناتوانێت پەیامەکەی تۆ بکاتەوە. کەواتە بابەتەکە لەوێەوە دێت کە لامەرکەزیە دەگە خوڵقێنێت. کەواتە کەسێک ئەگەر نەزانێت دراوی ئەلکترۆنی چییە بیتکۆین چییە چۆن بتوانێت شارەزایی هەبێت لەسەر ئەم بابەتە بۆ نمونە 20 ماناڵە کەسێک لە ڕێگای ئەوەی کە بۆ نمونە ئەم دراوە ئەلکترۆنیانی بەکارهێناوە قازانجێکی زۆری کردو چۆن و لە چ ڕێگایەکەوە ئەم بابەتە ئەنجام ئەدرێت؟ زۆر باشە. لە ڕاستیە زۆرینەی جار بۆ نمونەیە سلێمە کە سەیری ڕابردووەکەین هەموو 4 ساڵ جارێک ڕەوتێکی بەرزبوونی نێو کریپتۆ و بیتکۆین و دراوە ئەلکترۆنیەکان دەستی پێکردو 2013 2021 و ئێستش ئامادەکاریەکێ بۆ ساڵی 2025. ئەمە چی کردووە لەم حاڵەتەیە چی ڕوئەیات کە پێی ئەڵێن فۆمۆ هەمووان دراوە ئەلکترۆنیەکان هەمی بەرچەبێتەوە خەڵکێک بە نەشارەزایی دێتە نێو بازاڕەکەەوە تەنها کڕین ئەکات. دیتە بەردەوام بەرز ئەبێتەوە و ویستێگەیە ڕکلامێکی زۆری لەسرە خەڵکانێک لەم قۆناغا ئیسفادە ئەکەن وەوە ئەکات خەڵکێکی کە بێتە ناوێ بەڵام ئەوەی سەیرە دوجار زۆرینیان بە زەرەر ئەچنەوە دەرەوە چونکە ڕەنگە پێت سیر بە بۆچی هەمووان قازانجەکەن بەڵام لە کۆتایی یاریەکە زۆرینە بە زەرەر دێنەوە دەرەوە. بۆچی؟ کە نەشارەزان لەو بابەتەیە خود بوو. وەک چییە؟ ئێمە لە ساڵانی 2012 لە کوردستان لەبەر ئەوەی بازار گەرموگوڕێکی باشی هەبوو هەرچیت بکڕایە زەوی و زار مڵک تۆ بەردەوام ئەتوانی بە قازانج بیفرۆشیتەوە. بۆچی؟ شارەزاییشی زۆر نەئەویست لەبەر ئەوەی هەموو نرخەکان لە هەڵکشان هەبوون کەسێکیش بە نەشارەزایی بیکڕایە هەر بەرزە بۆ بەڵام دواتر کە بازار
لەپەڕ دابەزینێکە کات ئەو کە پێی ئەڵێنی تر کڕەشێکە کات هەمووی بەزەرەر ئەکاتە دەرەوە. خەڵکەکە شارەزایی نییە لەکوێ بکڕێت لەکوێ بفرۆشێتەوە. بۆیە زۆرینە لە کۆتایی بەزەرەر دێنە دەرەوە وە دۆخێک دروست ئەبێت کەسەکە بۆ نمونە $10,000 هێناوە کردوێتی بە $50,000 واتە 5 قات قازانجی کردووە. چاوەڕێیە $50,000 بێ بە $100,000 هەرە بە مەبلەغێکی زۆر بۆ نمونە بەشداری بکەی لەم دراوە ئەلکترۆنیانەیە کاک توانی $1 وا باشتە سەرەتا بە بڕێکی کەم بەشداری بکەیت چۆن یعنی ڕێنمایی تۆ چیە بۆ ئەگەر کەسێک ئێستا بینەری پرۆگرامەکە بێت لە پلانی ئەدای نابێت بێت ئەم بابەتە ئەنجام بات بۆ بیکرێت لە ئێستا یاخود نەیکرێت چۆن ڕێنمایی تۆ چیە بۆ کەس؟ ڕێنمایی من بەڕاستی ئەوەیە سەرەتا کەسەکە پێویستە فێری شارەزایی ببێت شارەزایی بازاڕەکە ببێت لەکوێ فێر بێ لەکوێ فێر ببێت. ئێمە وەکو خۆمان لە یوتیوبی خۆمان هەپی ترێدەر لە ئەکادیمای هەپی ترێدەر بەردەوام ڕێنمایی بڵاوەکەینەوە و لە چەناڵی تێلیگراممان بەردەوام ئەی ئەم کتێبە چیەکە لای منە ئەتوانێت گەرەم کتێبەش بخوێنێتەوە بێگومان لەو شارەزای پێیاکە بێگومان ئێمە لەو کتێبە ڕێگەکەمان پیشان هاون نووسینی خۆشتەوە نیە؟ بەڵێ ترێدەری سەرکەوتوو بۆ کەسانی هەم لە بازاڕی کریپتۆ و هەم فۆڕێکس کارەکەن لەگەڵ هاوڕێی زۆر ئەزیزم کاگەشتیار غەریب پێکەوە پێمان خۆش بوو کە کتێبێک لەسەر و بابەتە بنووسین بۆ ئەوەی کەسانێک کە دێنە نێو بازاڕەکەەوە قۆناغ بزانن یەکەم هەنگاو چییە؟ دووهەم چییە؟ سێهەم چییە؟ بۆیە ئەوە سەرچاوەیەکی زۆر باش ئەبێت ڕێوتێ بۆ شارەزایی پێیاکەیت؟ بەڵێ بێگومان لەوێت تۆ ڕێگەکەت پیشانەین ناتوانین هەموو شتەکان بکەینی نێو کتێبەوە چونکە لە بەرامبەر ئێمە خولیشمان هەیە خولی فێرکاری کەسەکان کە دێن نزیکەی 50 کاتژمێر فێرکاری وەرئەگرن چونکە فێرکاریەکان سێ فێرکاری نێکیان شیکاریە تۆ بتوانی بازاڕەکە بخوێنیتەوە نەخشەی نرخەکان بخوێنیتەوە چارت دووهەمیان ریسک مەنیجمنتە. ئێمە لەوێ ریسک مەنیجمنت لەگەڵ سایکۆلۆژیامان زۆر بەقوڵی باس کردو. ریسک مەنیجمنت واتە کەسەکە چەند پارە بێنێتە نێو بازاڕەکە و چەند مامەڵ ئەنجام بە و سایکۆلۆژیاکەشی نەترس بکانە تەماح چونکە تەماح بکوشە لەم نێو بازاڕەیە. باشە لە بازاڕی ئێمەیە وەکو تاکی کورد کەسانێکی زۆر هەن کە بە بڕێکی کەم نەتیان پێ کردووە قازانجیان دەستکەوتەوە دواتریەت ماڵەکەی ئەفرۆشێت سیارەکەی ئەفرۆشێت چی پارە هەیە ڕەنگە قەرزی بۆ بکات ئاڵتون ئەفرۆشێت و جارێکی تر داغڵە بێتەوە بە لە بازاڕە ئەلکترۆنیەکانە بازار بڵین دراوە ئەلکترۆنیەکانە بەڵام ئەم جارەیان زیانێکی زۆرەکات. هەرچەنە یاسایەک هەیە لە بازاری ئابوووریە ئەگەر هەڵام ئەوم بۆ ڕاستکەیتەوە ئەوترێت لە سادا داهاتەکەت بخەرە مەترسیەوە ئەگەر قازانج کرد ئەیکەیت ئەگەر قازانج نەکرد لە سادە گرفتێکت بۆ دروست ناکات. جوانە دەست خۆش زۆر دروستە بەڵام زۆرینە چی ڕوئەیات بۆیان یعنی ئەمە سوڕێکمانەیە ئەو فۆمۆ فی ئۆف میسینگ ئاوت کەسەکان ترسی لە دەستدانیان هەیە درستی لە دەستچوونیان هەیە. هاوڕێیەکمان ساڵی 2017 بۆ یەکەم جار $7,000 هێنا بۆ ناو بازاڕی دراوی ئەلکترۆنیەوە کۆینی ڕیپڵی کڕی بوو 1,000 پێ لە ماوەی تقریبان چەند هەفتەیەکە $7,000 چوو بوو بۆ $45,000 کە ئەم قازانجە گەورەی بینی بیری ئەکردەوە بۆ من لە باتی ئەمە $100,000 نهێناوە بۆ پاریشی گەورەترم نهێناوە ئێستا چەندین قات بووبەوە لە بەرامبەر کەسەکە دێت لەبری ئەوەی قازانجەکەی ڕابکێشێتەوە سەحبی بکاتەوە بیهێنێتە دەرەوە ئەچێت پارەی زیاتر داخڵی بازاڕەکە کات ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە زەرەر بکات. زۆر باشە وەڵامی ئەو پرسیارەم وەرنەگرت کاکۆسرێت کەوتم ئێستا خەڵک بۆ نمونە ئەم دراوە ئەلکترۆنیانە بکرێت یاخود نەیکرێت. بەڕاستی من پێشنیار ناکەم بۆ هیچ کەسێک کە شارەزایی نەبێ و بێتە نێو بازاڕەکەەوە. یعنی زۆرینەوە تێگەشتون لێرە بازاڕێکی و تۆ تەنها قازانج ببیتەوە نەخێر ئەسڵەن دوشتی زۆر پێچەوانە لەم بازاڕە هەیە زۆرینە پێیان وایە قازانجێکی زۆر گەورە هەیە بەڵام بەشەکەیکی نابینن زەرێکی زۆر گەورە هەیە یان ئەڵێن زۆر ئاسانە بەشەکەیکی نابینن بە جددی ئێسکە دەشکێنە تا فێر ئەگا من کولەی هەندەسەم خوێندووە ئەندازیاری شارستانی هەموو هەندەسە بەقەی ئەم بازاڕەمان دوی نەکردوم لە کاتێکە هەمان ئەزانن کولێ هەندەسە لەوانەیە کە زۆر ناڕەحەتە بەڵام بۆیە بەنە کەسێک کە شارەزایی نەبێت من پێشنیاری بۆ ناگەم کڕین کات و لە ئێستەیشە کاتێکە کە نرخەکان زۆر بەرزن ڕاستە من بەرزبوونی زیاترە بینم بەرزبوونی زیاتر ئەبینم و بەرزبوونی زیاتری ڕوئەیە
و پێشبینی ئەکرێت تەنانەت بیتکۆین بۆ ملیۆنێک دلار بڕوە بەڵام بە ڕۆژێک و دوو ڕۆژ نا بەڵکو لەوانەیە بۆ بڵێ بۆ 120,000 دلار ئەگەرێکی زۆر کراوەیە نزیک بێتەوە لە 150,000 دلاریش بەڵام ئێمە لە بیر نەکەین تەنها بیتکۆینمان نییە نزیکەی 10,000 دراوی ئەلکترۆنیکەمان هەیە و لە ئێستاوە ئەگەر کەسێکی ژێوە بەشداریکە کڕینی بیتکۆین ڕابگرن لە بەرامبەرە دراوەکانی کە بکڕن چونکە بیتکۆین ئێستا نزیکەی 150 زیاتری هەموو پارەی ناو کریپتۆی لە خۆی کۆ کردوێتەوە بەڵام لە ئێستاوە پارەکان ئەبەخشێتەوە بەسەر کۆینە بچووکەکانی کەیە ئەی بۆچی بیتکۆین ئەوەنە بۆ نمونە ناسراوە و خۆت باسی لێواکەی چەنەها دراوی تری ئەلکترۆنی هەیە بۆچی زۆرتر خەڵک پەنا باتە بەر کڕینی بیتکۆین بابەتەکە لە یەک شتایە زۆرینەوە بیرەکەنەوە بیتکۆین هێزەکەی لەوەوە دێت کە بۆ نمونە تەکنۆلۆژیایەکی ناوازە و باڵادەستی هەیە یاخود ژمارەکەی کەمەکە 21 ملیۆن دانەیە بەڵام من ئەڵێمەوە نییە بەڵکو هێزی بیتکۆین لە قبولکردنی کۆمەڵگاوەیەت ڕەنگە بپرسیدایە قبولکردنی کۆمەڵگە ئەوەنە گرنگە بۆ تێگەیشتن لەمە سەرنج بن زێر تاکە کانزا و دەگمەنترین کانزای سەر ڕووی زەوی نییە بەڵام بۆ نمونە کۆمەڵێک کانزای وەکو پاڵادیۆم و ڕۆدیۆم زۆر دەگمەنترن بەڵام کۆمەڵگە چی هەڵبژاردەوەکوی هێمای هێز زێڕی هەڵبژاردووە کەواتە بیتکۆینیش بە هەمان شێوەیە کاتێک لە ماوەی 15 ساڵە لە سنتێکەوە دێت بۆ 100,000 دلار پێشبینێک لە لای خەڵک دروست ئەکات کە ئیتر کۆمەڵگە ئەمەی قبوڵە ئەم قبولکردنەش زۆر زۆر مهمە ئەمە هێزە ڕاستەقینەکەی پشتی بیتکۆینە لەم چرکەی کە ئێمە قسەی تێئاکەین باشە هەر لە بازاڕە لە ئابووریە بەگشتی لە گۆڕینەوەی دراوەکانە لە زێڕە شتێک هەیە کۆکردنەوەی بازار هەیە پاشان خستنەوە بازار هەیە بۆ نمونە چەند بازرگانێک ئەمە شتەکە جیهانیە ئاڵتونێکی زۆر کۆکەنەوە پاشان ئەیخەنەوە بازار یان لە بازاری هەرێمی کوردستانە دۆلارێکی زۆر کۆکرێتەوە پاشان ئەیخەنەوە بازار بۆ دراوە ئەلکترۆنیەکان هەمان جۆرە هەمان حاڵەت ڕۆیە و سووری فۆمۆل لێەوە دەست پێ ئەکات لەو کاتی هەموو هەواڵەکان خراپن لەسەر بازار ئەو کاتە کاتی کڕینە بۆ نمونە مانگی 2022 نرخی بیتکۆین 15,000 دلار بوو 15,500 دلار ئێمە لە چەناڵی تایبەتی خۆمان بڵاومان کردەوە ئێرە شوێنی کڕینە بەڵام لەوێ خەڵکیانە درسان ئەیان و دێت بۆ خوار 10,000 دلارەوە بەڵام ئەو شوێنە منتیقە و ناوچەی کڕین بوو کۆکردنەوەیکی باشکرا بوو و دواتر کە ئێستا بەرز ئەوێتەوە کێ ئەیفرۆشێتەوە ئەو خەڵکانی کە لە خوارەوە کڕیویان کەواتە هەمان حاڵت ڕۆیە کۆکردنەوەیکی باشەکەن دواتر لەسەرەوە ئەیخەنەوە ڕوو زۆر باشە کاکۆسرت لەم کتێبەیە بابەتی زۆر باشی تیا باسکراوە من پێشنیارەکەم و کەسانی کە ئەیانەیە مامەڵە بە دراوە ئەلکترۆنیەکانەوە بکەن ئەمە بخوێننەوە کەمێک بەرچاوڕوونیان ئەبێت لە یەکێک لە بابەتەکانە باسیەوە کاڵێت دەکرێت بزانیت سفر دەبیتەوە و نەترسیت جا منیش پرسیاری ئەوەکەم چەندە گرنگە بوێربی لە کاتێکا تۆ کە بڕیاری ئەوایە دراوی مامەڵە بە دراوە ئەلکترۆنیەکانەوە بکەیت یعنی ئەوە شت لەبەر چاو بێت کە ڕەنگە ئەو قازانجە گەورەی کە لە مێشک و زهری خۆتا دادناوە ئەوە نەکەیت واتە ئەوەش دانی لە مێشکی خۆتا کە ڕەنگە ئەو 100 دلاری کرد بێتەوە سفر بیتەوە دواتر دەستخۆش پرسیارێکی زۆر جوانە زۆر دقیقە زۆر گرنگە من هەمیشە کە کەسێک گەیوە بێتە نێو بازارەوە ئەڵێم بە بڕێک داخڵ ببە کە ئەو بڕە سفر بۆ بەلاتەوە ئاسایی بێت باش بۆ نمونە تۆ ئەگەر خاوەنی 100,000 دلار بیت بۆ نمونە 5,000 دلار بێنیتە نێو بازارەکە ڕەنگە سفریش بێتەوە کاریگەریت لێ نەکە بەڵام ناکرێت تۆ خانوەکەت سیارەکەت هەمووی بفرۆشیت بیهێنیتە نێو بازارەوە کەواتە قسەکە لەوێەوە دێت بە چ بڕێک داخڵ ئەبیت و ئەو بڕە وا دابنیت ئەگەر سفر بۆوە چی بۆ تۆ ڕوئەیات کەواتە ئێمە بەروچوو ئەچین لە بری ئەوەی بیری لە قازانجەکە بکەیتەوە بیری لە لایەنەکەی گەرەوە لە زەرەرەک کەواتە کە بیری لە زەرەرەکە کردەوە ئەو ڕیسە گەورەیە ناکەیت باشە لە بەشێکی تری کتێبەکە تایەتی نمونەیەک لە مامەڵەکانی ترێدەرێکی ئاسایی باس لەوە کردووە مامەڵەیەکەم ئەگەر بە 100 دلار بێ بڕی مەترسیەکەی 100 دلار بێ ئەنجامی مامەڵەکان 500 دلار قازانجەکەی ئەمەیان چییە؟ ئەوە چارتێکە زۆرینە کە دێنە بازارەوە ئەو چارتە لەسەر ئەوەیە قازانجی بچووکە کات بۆ نمونە پارێک داخڵەکات 50 دلار 100 دلار 500 دلار بەڵام زەرەرەکانی گەورن ئەمە ڕێگەیەکە کوشندەیە واتە مامەڵە ئەکات قازانجەکانی بچووکن بەڵام هەموو قازانجەکانی بە یەک زەرەر لەدەست ئەیاتەوە لەبەرچی ئێمە شتێکمان هەیە زەرەر وەستەیەن ستۆبلوس
و ئەکات کە تۆ بڕی زەرەرەکەت بچووک بێت بەڵام خەڵکی ئەمە بەکاری ناهێنێت ینی پێی ناخۆشە کە لەو زەرەرەیە ئەو زەرەرە بچووکە قبول بکات بەڵکو کارێکەکات کە دواتر زۆر جار زۆرینەی سەرمایەکەی لەدەست ئەیات. باشە باسمانە ترەمپ کرد و دەست بەکاربوونی ترەمپ وەک سەرۆکی ئەمریکا و دواتر هەڵکشانی دراوە ئەلکترۆنیەکان کە هەڵکشانێکی بەرچاوی بەخۆیەوە بینی داهاتووی دراوە ئەلکترۆنیەکان بەکوێ کات؟ داهاتوویشی گەشت چاوەڕێیانە چونکە هێشتا ئەم بابەتە زۆر گەنجە زۆر نوێیە و ڕۆژ بە ڕۆژ ئەکرێت چوارچێوەیەکی یاسایی بۆ دروست ئەکرێت ئەمە زۆر ڕوو لە گەشەیە و پێشبینەکان وە گوتم زۆر گەورن بۆ بازار بەڵام سوورەکە پێویستی بەکاتەیە و ئێمە لە 2025 ڕەنگە شاهیدی بەرزبوونێکی باش ببین بەڵام لە دوای ئەو بێگومان دابەزینەوە ڕوئەیات چونکە ئێمە چەند جارێکم خولەمان بینیوە ئەم بەرزبوونەمان دیوە ئەم گەرمبوونەمان دیوە و کە ساردبوونەوەکەشیمان بینیوە کە لە زستانی پێنجوێن و ئەوان ئاچێت زۆر خراپ سارد دەبێتەوە. باشە کاکۆسرەت کەسێک بۆ نمونە باریدارایی زۆر باش نەبێ حەز بۆ بکات لە ڕێگای کڕینی یەکێک لەم کۆینانەوە دەوڵەمەند بێ کەسەکە وا بیر بکاتەوە ڕێنمایی تۆ چیە کەسێکی ئاسایی چ جۆرە کۆینێک بکرێت لەم کاتەی ئێستا بۆی کە قازانجێکی باش بکات؟ بەڕاستی ناتوانین هەموو کاتێک کۆینەکان دیاری بکەین چونکە شوێنی گونجاویانەیە وە گوتم چەند شتێکمان گرنگە خودی کۆینەکە چییە؟ پرۆژەکەی چییە؟ تیمەکەی چێن؟ شوێنی کڕینەکەی لەکوێی کڕی لەکوێی فرۆشیتەوە بۆ ئەوە ئێمە توانین سەردانی چەناڵمان بکەن چەناڵی هەپی ترێدەر لە تەلیگرام بەردەوام هەر شتێک گونجاو بێت ئەڵین بۆ نمونە ڕێنمایەکانی کڕین لەوێ بڵاو ئەکەینەوە بەڵام وەکو گشتی وەکو کۆینێک کە زۆر دڵخوازی خۆم بێ کۆینی ICPە کە کۆینەکە پرۆژەکەی بەلامەرکەزیکردنی سۆشیال میدیایەوە تەسەورەکەم ئەوە لە داهاتووە بەرزبوونێکی زۆر باش بکات و بە داهاتووی کریپتۆیە بینم بەڕاستی ناڵم پێش بیتکۆین باتەوە. دەخۆش هەمسەر کەس چاوەڕێەوەی ناکرد بێ بەدرێ وەکو دراوێکی ئەلکترۆنی مامەڵی پێوە بکرێت وەکێک بێت لە کۆینەکان لە ئێستاە کە پاشان بڕیاری ئەوەی لەبارەوە دراوی تر کە بوونە کۆینێکی تر ببێ بە دراوی ئەلکترۆنی مامەڵەکردن پێوە کارێکی باشە کارێکی دروستە یان نەخێر هەڵەیە بوون منەوەکو هامستەر دروستە هەمستەر زیاتر دروستکردنەکەی لە ڕێی تێلیگرامەوە بوو بە بۆتێک چونکە چەند قۆناغێک بڕاوە لە نێو بازاری کریپتۆی شاستەرە تا بۆنەوە بۆ دروستکردنی بیتکۆینە و پێویستمان بەکارەبا وزە بوو بەڵام ئەم ڕێگەیەک بوو تێچووی زۆر بوو و ژینگەشی پیس ئەکرد بۆیە دواتر بۆ پرۆڤۆفستێک چوین ئەوەی کە کۆینەکە هەڵبگریت و بەمە دروست بکرێت لە ئێستا بەرەو ئەوە چوین لە ڕێی تێلیگرامەوە لە ڕێی مۆبایلێکەوە دروستکردنی دراوی ئەلکترۆنی بکرێ و دۆستی ژینگەیە ئەم پرۆسەیە و تێچووشی زۆر کەمە بۆیە بێگومان ئەکرێت هەموو ئەوانەی کە دێنە نێو کایەوە و ئەتوانن بەبێ ڕیستک یعنی ماینین بکەن دروستی بکەن کێشەنیە بەشداریکەن و ئەگەر بەشداری ئەو کۆینە تازانەیان کرد کەسێک تکایە بە بڕێکی کەمەوە کەڕیم بکات چونکە مەترسیان بەرزترە کۆینە بچووکەکان ئەو کۆینانی کە تا نوێن لە نێو بازاڕە. دەستە خۆش بە کاکۆسەر لە کۆتاییە زۆر بە کورتی ڕێنمایی گشتیمان بیتێ بۆ کەسانێک کە هەوڵ بن بچنە ناو ئەم بازاڕە دراوە ئەلکترۆنیەکانەوە چۆن دەست پێ بکەن دروستکردنیان چۆن بێت بۆ منەمەنولانە ئەگەر هەچەنە پارەشمان نییە ئەگەر چۆن دەست بڵێ باشترین ڕێگە فێربوونە دووهەم شتیان بە بڕێکی کەم داخەڵ ببن و تکایە کاتێک بڕەکەمەکەتان قازانجی گرتە ماحنەتان گرێ پارەکەتان ڕابکێشنەوە نەک پارێکی تێ بکەن ئەوە ڕێنمایی منە بە شێوازێکی کورت. دەست خۆش بە کاکۆسرات سپاس بۆ زانیاریەکانت وانجومان کردی.